گەورەترین گروپی مۆسیقای کوردی لە ماڵەکەی ئەودا دامەزرا. ئەگەرچی خۆی لە بارودۆخێکی دژواردا دەژیا، بەڵام ماڵەکەی هەمیشە شوێنی دابەشکردنی ئەو مۆسیقا فۆلکلۆرە کوردیانە بوو کە گوێی مرۆڤی کورد پێیان ئاشنا بوو. سێ جار ئامێری مۆسیقاکەیان شکاند، بەڵام هەروازی لەو ئارەزوەی نەهێنا. هەرخۆی دامەزرێنەری بەناوبانگترین گروپی مۆسیقاکانی ئێران بوو. حەسەن کامکار ئەو مامۆسایی ماڵەکەی کرد بە گەورەترین فێرگەی مۆسیقای کوردی. دەگوترێت مۆسیقا زمانی هاوبەشی گەلانە، چونکە مۆسیقا دەرخەری هەست و ئاوەزی ئەو نەتەوەیەیە کە مۆسیقاکەی لێ بەرهەم دێت. دەرخەری مێژوو هۆشیاری و ئاوەزمەندی مرۆڤی ئەو نەتەوەیەیە کە دیرۆکی خۆیان لە ڕێگای مۆسیقاوە بەیان دەکەن. با زیاتر لەسەر سروشتی مۆسیقای کوردی بدوێین. لەوانەیە کەم نەتەوە هێندەی کورد چیرۆکی هەبێت. ئەم چیرۆکانە بنەچە و بنەڕەتی لەدایکبوونی جۆرەکانی هونەرن. سروشتی کوردستان هەمیشە ئەو ئیلهامە بووە کە سەرچاوی لەدایکبوونی سەدان شاکاری مۆسیقی بووە. ئەمەش لە خەیاڵدانی مرۆڤی کووردا چەسپیوە. تۆ تەماشای حەیران و لاوک و قەتار و هۆرە و جۆرەکانی دیکەی مۆسیقا و گۆرانی کوردی بکە. هەمویان لە هەناوی کۆمەڵگاکەوە سەریان هەڵداوە. هەریەکەیان بۆ بارودۆخێکی دیاریکراو گوتراون. ئەمە جگەلەوەی مێژووی داگیرکاری بۆ سەر پارچەکانی کوردستانی گەورە، کاریگەری بەهێزی لەسەر مۆسیقا و گۆرانی هەر پارچەیەک بەجیاداناوە. بەڵام هێشتا نەیتوانیوە مۆرک و ڕەسەنایەتی و شوناسی کوردبوون لە مۆسیقای کوردی بسەنێتەوە. بە پێچەوانەوە ئەسڵزادەیی مۆسیقای کوردی کاریگەری لەسەر وڵاتانی داگیرکەرداناوە. بە نمونە مۆسیقای ئێرانی بەدان پێدانانی مۆسیقارە گەورەکانی وڵاتە قەرزاری مۆسیقای کوردیە. چەندین شاکاری گەورەی مۆسیقای فارسی سەرچاوەکەی کوردیە. بە هەمان شێوە ئەمە بۆ پارچەکانی دیکەی کوردستانیش ڕاستە. یەکێک لەو گەورە مۆسیقارە کوردانەی کە فەخرێکی گەورەی بەسەر مۆسیقای کوردیەوە هەیە، مامۆستا حەسەن کامکارە. ئەو لەدایکبووی ساڵی 1923 شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە. حەسەن کامکار ژەنیار، ئاوازدانەر و مۆسیقاری گەورەی کوردە و دامەزرێنەری گروپی بەناوبانگی مۆسیقای کامکارانە. ئەو هەر لە منداڵیەوە خولیای مۆسیقا بووە. بە منداڵی سازێکی سێتاری لە ژەنیارێکی نابینا کڕی و بێ هیچ ناوەندێکی فێرکاری و مامۆستا خۆی فێری مۆسیقا کرد. لە تەمەنی 12 ساڵیدا لە قوتابخانەی موزیکی سەربازی دامەزرا و فێری سۆڵفێش کرا بۆ ئامێری کەمان. دواتر بێ مامۆستا و بە سوودوەرگرتن لە پەرتووکی نۆتە و ڕەدیفی ئەبولحەسەنی سەبا زیاتر فێر بوو. ئەو شارەزاییەکی باشی لە هەموو ئامێرە کلاسیکیەکاندا بەدەستێنە، لە نمونەی تار، سێتار، کەمان و کەمانچە. ئەگەرچی بارودۆخی ژیانی ماڵی حەسەن کامکار زۆر لەبار نەبوو، بەڵام ئەو هەروازی لە خەون و خولیای مۆسیقاری نەهێنا و دوای 3 جار شکاندنی ئامێری مۆسیقاکەی لەلایەن باوکیەوە هەر بەردەوام بوو لە فێربوونی ئامێرەکانی مۆسیقا. ساڵی 1961 توانی بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری یەکەمین پەیمانگای مۆسیقای کوردستان لە شاری سنە دابمەزرێنێت. دوایەوەش لە ماوەیەکی کورتە توانی 4 گروپی مۆسیقا دابمەزرێنێت. لەوانە گروپی مۆسیقای ژنان و گروپی مۆسیقای منداڵان. ئەو بۆ هەر یەک لەو گروپانە پارچە مۆسیقای دەنووسی و ڕاهێنانی پێدەکردن. بەرهەم و کارەکانیان هێندە پێشکەوتنی بەخۆبینی بوو نەخاوەنی 3 ئۆرکێسترا. مامۆستا حەسەن کامکار لە پاڵەوەدا خەریکی کۆکردنەوەی مۆسیقا و ئاوازە کوردیەکان بووە. هەموو ئەو ئاوازانەی بەنۆتە دەنووسیەوە، بە جۆرێک توانی 400 پارچە مۆسیقای کوردی بنووسێتەوە. ئەوەی حەسەن کامکار لەو سەردەمەدا کردی کارێکی بێوێ نەبوو. بارودۆخی کوردستان و بەتایبەت شاری سنە ناهەموار بوو. لە هەموو لایەکەوە کورد تووشی چەوساننەوە هاتبوو.
بەدەستی ڕژێمی ئێران. لەو کاتەدا ئەو بەکار و چالاکیەکانی خولیای مۆسیقای لای منداڵانی کورد دروست دەکرد. حەسەن کامکار خاوەنی 8 منداڵە و هەمویان مۆسیقار و هونەرمەندن. بۆ یەکەم جار لە مێژووی کوردستان و ئێران لە ساڵی 1963 گروپی موزیکی خێزانی دروست کرد بە ناوی کامکاران. هەرخۆشی ڕاهێنانی بە منداڵەکانی دەکرد و دەیناردنە خول و ناوەندە ئەکادیمیەکان بۆ فێربوونی مۆسیقا. هەر لە تەمەنی 5 ساڵیەوە ڕاهێنانی سنتوری بە ئەردەوانی کوڕی دەکرد و ئێستاش ئەردەوان ناوی گەورەترین مامۆستای هاوچەرخی سنتورژەنی لە ئێران پێدرا. کامکارەکان ناوێکی درەوشاوی نێوهونەر و مۆسیقای کوردستانن. ئەوان سەدان بەرهەم و شاکاری کوردیان لە نەمان پاراست. تەنانەت ناوبانجی ئەو گروپەی کە لە سەردەستی حەسەن کامکار دروست کرا سنووری وڵاتانی بڕی و تا ئەوەی گۆرانی قاسم خان و خۆشە هەورامانیان گەیاندە ئاهەنگی دابەشکردنی خەڵاتی نۆبڵ. لە یەکێک لە دیمانەکاندا هۆشەنگ کامکار سەرپەرشتیاری گشتی گروپی کامکارەکان و کوڕە گەورەی حەسەن کامکار دەڵێت. تەنانەت گروپە بەناوبانگەکانی ئێرانیش لە نمونەی گروپی عارف و گروپی شەیدا لە هەیوانی ماڵەکەی مامۆستا حەسەنی باوکماندا دروست بوون. ئەو کات گروپی کامکارەکان دروست بوو مۆسیقارە گەورەکانی وەک محەممەد ڕەزالوتفی و پەروێز مشکاتیان و ئەوانی دیکە هاتوچۆی ماڵی ئێمەیان دەکرد. داوای هاوکاریان لە باوکم دەکرد. ئەویش 300,000 تمەنی ئەو کاتی پێدان و وتی بڕۆن ئامێر و پێداویستی بۆ گروپەکە بکڕن. دواتر ئەو گروپانە پێش شۆڕشی ئیسلامی لەگەڵ هونەرمەندانی وەک شەجەریان و ئیرەجی بەستامی و دەیانی دیکە چەندین شاکاریان تۆمار کرد. بەڵام هۆشەنگ کامکار دەڵێت هونەرمەندان و مۆسیقارەکانی ئێران بێ ئەمەک بوون بەرامبەر باوکمان، چونکە باوکم ئەو کاتە ئەوەی لە دارای دنیا هەیبوو بەخشیە ئەوان. هەر حەسەن کامکار بوو دەفی لە خانەقاوە هێنایە ناو گروپی مۆسیقاوە. ئەگەر چی دەف لە سەردەمانی کۆنەوە لە کوردستاندا بەکارێنراوە و شوێن کەوتوانی ڕێبازی قادری لە سەردەمانی کۆنەوە دەفیان بۆ کۆڕی زیکر بەکارهێناوە. بە جۆرێک ئەمڕۆ سنە بە پایتەختی دەفژەنی لە جیاندا ناسراوە. بێژەنگ کامکار لە بەشێکی کتێبەکەیدا دەربارەی فێربوونی ئامێری کوردی دەف نووسیوێتی. ئەم ئامێرە سەرەتا مامۆستا حەسەن کامکار لە گروپی سەر بە فەرهەنگ و هونەری ئەو کاتی کوردستان کەڵکی لێوەرگرتووە. بێژەنی کوڕیشی ساڵی 1974 یەکەم کەس بوو کە دەفی بردەناو مۆسیقای ئێرانیەوە. حەسەن کامکار ئەو مامۆستا گەورەی کورد ساڵی 1992 کۆچی دوایی کرد و دوای خۆشی سەدان شاکاری مۆسیقای بەنەتەوەکەی بەخشی.